بەڵێ کاگازادیان سڵاوی خوا لێ بێ جژن پیرۆز بێ هەر لە جژن و خۆشیاوی ئینشاءالله. کاکدانیار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێ جژنی تۆ و تەواوی هاوکارانمان لە کەناڵی ئاسمانی پەیام و تەواوی بینەرانیش پیرۆز بێسن. کاگازاد جژن لە سۆران چۆن بەڕێواچێ ئەو گەرم و گوڕیە هەیە؟ بەڵێ دیارە دوای ئەوەی کەوا نوێژی جژن مەراسیمی جژن بەڕێوە چوو لە مزگەوتەکان هاوڵاتیان بە گەرموگوڕی لە سەرجەم ناوچەکان لە سنووری ئیدارەی سۆران دەستیان بە جژنە پیرۆزە کردووە و سەردانی ماڵەکانەکەن خزم و کەسوکاری یەکتر بەسەرەکەنەوە جیرانەکان یەکتر بەسەرەکەونەوە وەکو لەو من بەشێکی زۆر لە گەنجان لە گەڕەکەکان ئەگەڕێن و جژنە پیرۆزە ئەنجامەدەن. دیارە لە سنووری ئیدارەی سۆرانیش بە شێوەیەکی گەرم و گوڕ بەڕێوە ئەچێتن. من ئەمەوێتن بچمە لای بەشێک لەو گەنجانەکەوە لێرە جژنە پیرۆزەکەن و ئەگەڕن. سڵاوتان لێبێتن، جژنتان پیرۆز بێ، جژن چۆن بەڕێوە ئەچێتن؟ وڵی تا و وەختەی تا ڕادێکی باش بەڕێوەچێ و جژنی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی کوردستان پیرۆز دەکەین و هیوادارم خوای گەورە ڕۆژ و تەعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کرد بێ و ئەم جژنە بێتە هۆی یەک ڕێزی و تەبایی ماڵی کورد و خوای گەورە خێر و خۆشی لەگەڵ خۆی بێنێ. زۆر سپاس. تۆش ئەگەر پەیامی جژنانەی خۆت بگەینێت پەیامی سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین. خوا ڕۆژ و تەعات و ڕێژە هەموو لایەکمان قبولکان ئینشاءالله. جژنی ڕەمەزان لە تەواوی مسلمانانی جیهان پیرۆزەکەین بە تایبەتی مسلمانانی کوردستان. زۆر سپاس دەکەین. تۆش ئەگەر پەیامی جژنانەی خۆت سەرەتا بە خێراتی کەناڵە بەڕێزەکەتانەکەم هیوادارم ئەم جژنە بێتە مای خێر و خۆشی بە هەموو ماڵێکی کورد و بە هەموو ماڵێکی مسلمان. هیوادارم هەمیشە سەرکەوت و سەرفراز بی گەلی کوردستان، سەرکەوتن هەر بۆ گەلی کوردستان ئینشاءالله. تا چەندە جژنە پیرۆزانت کردووە خزم و کەس و کار هاوڕێت بەسەرکردوونەتەوە؟ وەڵی لە بەیانی هاتینە دەری هەموو ماڵ خزمەکانمان بەسەر کردوێتەوە و لەگەڵ ئەو برا بەڕێزانەوەدا جژنە پیرۆزەمان لە تەواوی ماڵەکانی خزم و دۆستان و هاوڕێ ئازیزەکانمان کردووە ئینشاءالله لەگەڵ ماڵە جیرانەکانمان. تۆ چ پەیامێکت هەیە بە تایبەتی کەم ڕۆ ڕۆژی جژنە خەڵک بڵین هاوڵاتیان سەردان یەکترەکەن بە تایبەتی ئەو کەسانی کە لە یەک عادز بوونە تا چەندە گرنگە گەردەن ئازادی لە یەکتر؟ بسم الله توكلت على الله اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد بيشي همشتاك صلاة وسلام إخوة برجي بسر جاني پیغمبر محمد صلى الله عليه وسلم إن شاء الله وجينا بيتا ماي خير وخوشي بوقش قلي مسلمانو إن شاء الله أشتو تباي لستغاسري جيهان بسر مسلمانان دا برجي إن شاء الله بيتا كوتا جيجن لو قلي غزة إن شاء الله بشتوان بخواي أو شرونها متيانا إن شاء الله لنا بسنو مظلوم وظالم إن شاء الله خواي تحلل ليش حقيان ليك ورقري توان وأميدوارم لنا وقالي كردش إن شاء الله بيت الرزي يكتبائي إن شاء الله بيت دوانا خوش وخيران وقالي مسلمان إن شاء الله ببيت معي خير وخوشي بوقش قالي مسلمان يا إخواني قبل عبادة وطاعتي قش قالي مسلمان قبول كاتو إن شاء الله هذا خوشي وخوشي دابن إن شاء الله هم كاتو شان جيجن خوشي بين. زۆر سپاس بۆ پەیامەکەت. خاوەن ماڵیش ئەمەوێ وەری بگرم لێرە ئامادەی هەیە. سڵاوت لێ بێت و جژنی پیرۆز. زۆر بەخێر بێن سەرچاوان یاخۆ بەخێر بێن. کەناڵی پێیام هەمیشە کەناڵێکی ئاینیە بۆ بۆنە ئاینیشەوە پیرۆزبای جژنی ڕەمەزانی پیرۆز لە سەرجەم مسلمانانی جیهانەکەم بەبێ جیاواز. گەرم و گوڕی هاوڵاتیان چۆنە لە جژنی ڕەمەزاندا تا چەندە جژن بە گەرم و گوڕی بەڕێوە ئەچێت؟ سوپاس بۆ خوای، سوپاس بۆ خوای جێژنەکە زۆر بە گەرم و گوڕی بەڕێواچی الحەمدولله. ئەگەر بۆم باس لە کللتوری جەژن بکەی لە سنووری ئیدارەی سۆران چ جیاوازیەکی هەیە بە تایبەتی لە بەیانیانی جەژندا هاوڵاتیان چی ئامادەکەن؟ وەڵام جەژن بەخۆی برنج و قەیسیەکەیە. برنج و قەیسیش تاموچێشێکی جەژنی هەیە. جەژنی ڕەمەزانیش تایبەتی خۆیان هەیە و پیرۆزە ئیشاڵڵا لە سەرجەم مسلمانە. سپاس دەکەین. زۆر سپاس. بەڵێ کاک دانیارەوە پەیامی بەشێک لە هاوڵاتیان بوو لە ئیدارەی سۆران کەوا بە بۆنەی جژنەوە هاوڵاتیان سەردانیەکەکەن و گەردەن ئازادی لە یەکترەکەن. ئەمەوێ باز لە بەشێک لە کللتوری جەژن بکەم لە سنووری ئیدارەی سۆران. دیارە دوای ئەوەی کە بەیانیان نوێژی جەژن ئەکرێتن و هاوڵاتیان سەردانی مزگەوتەکانەکەن تەوقە و گەردەن ئازادی لە یەکەکەن
دوای ئەوەی کە ئەگەڕێنەوە ماڵەوە دیارە بەیانیان بەشێکی زۆر لە هاوڵاتیان بۆ نانی بەیانی خواردنی جیاواز ئامادەکەن هەروەکو بە تایبەتی قەیسی گرنگجێکی زۆری پێدرێتن و هەروەها بەشێک لە هاوڵاتیان سەروپێش ئامادەکەن و بە تایبەتی ئەو خێزانانەی کە بڵین بنەماڵن لە یەکتر کۆ ئەبنەوە تەواوی کە سوکاریان لەسەر یەک سفرە کۆ ئەبنەوە کە ئەمەش کەلتورێکی گرنگە لە ناوچەکە گرنگی پێدرێتن و بەشێک لەو نەریتە کۆنانەی کە لە ڕابردوو هەبوونە بە تایبەتی لە بەیانیانی جەژندا کە لە قەدیمەوە هاوڵاتیان خەڵکی گوندەکان لە ڕێی خوانچەیەکەوە خواردنەکانیان ئەبردە مزگەوت و هەمویان لەسەر یەک سفرە لە مزگەوت کۆبوونەوە تا ئێستاش لە بەشێک لە ناوچەکان ئەم کللتورە هەرچەندە کاڵبۆتەوە بەڵام هەر گرنگی پێدرێ بە تایبەتی لە گوندی بەرزەوە ساڵانە لە جەژنەکان گرنگێکی باشی پێدرێ و مسلمانان هەمویان لە ماڵەوە خواردن ئەبن بە یەکەوە خواردن لە مزگەوتە خۆن و هەروەها لە ئەوەی زانیاریم هەبێ لە گوندی سرێشمەی باڵەکایەتیش هەمان کللتور گرنگی پێدرێت و هەروەها لە ئیدارەی سۆرانیش مزگەوت هەیە بڵین هاوڵاتیانی گەڕک هەمووی بەیەکەوە کۆ ئەبنەوە لە مزگەوت خواردن بەیەکەوە ئامادەکەن ئەمە بەشێک لەو کەلتورە جوانانەیەکەوە ئیدارەی سۆران هەیە لە جەژندا هاوڵاتیان گرنگی پێدەدەن. سپاس دەکەین کاکە جان.